ولی تماشاوانی جدی در انجام هرشا دوهیا امریکا بو سر ناوندین انکو و النداسه به ناوندین اتمیین ایرانی کو به گمان تگوتن کو هرشین به باندور بونه کلای کربونه ترام د بجیدی برنامه اتمی ایرانی مش نابر به گمان اسرائیل به کی کیف خوشه کو و اکش پرسین سرکه بابت وارمانجن سرکن و هرشه بون گلو دویره دا اد هرش بین راستاندن اصلی تندیه به راستاندن و امریکا چا تعامل گل و پیش هاته بکه میوانه که مهجا استودیو هوشنگ باوانی چاودری سیاسی که هوشنگ تو بخیر بی. اوا و النداسه به رودای به گمان پیشاته که هنو که با هم چاوره کری با هم چاوره نکری بجبر که او دما ترام دستشان کری هشتا دو هفتی ما بون لی بریا ویدمی دی اف گرزات واشاندن کارودان پشتیه نونره ترامپ برو شالات نوین گوتو بیجان دگل ایرانه تلفن بو عراق چو وزیر در به ایرانی کریه دبیجی ایدی ام تو هرچه که دی انجام ندن یا زمان گهرینا رجمنینه وارن دا پیگ بی اف پیشاتین پیگ بی سپاس کار بو و دلیوی و آخرنه راستی اوروس پیده چه بوی اف بجداریا امریکا ده جنگی دا چند لیک دانوه چند شروعکار تایبتی بود بید ام چین چند پرسکا بکید بجین اره راسته اوه بجداری بونا امریکا اف شوه که فرمید دوی جنگی دا آنکو اپراسیون که تاکتیکیه داکو تاکلانه هاتی انجام دان داکو بشن زیاده تر آشتیه لسر ایران بسپینن آنجی گورانکاری که دشاری دا دیولی که تو افشار بودی تشارکی دوم دریج آنجی دا که پرسابو مبیاشتا بکن لیت آزرانده ام لازم خوب بگیرین که برسف هبو برسف امریکا هبو چاد بینی راوشه بله او امریکا دا خواست کریه ترکا بتکوفی و بتکوف نره امریکا و خدانه تمام دستالات های کو هر شوازه که گفتگوی گل دستالات ایران بکد یه آزاده راسته مترسیه که دیو هایی که آیا ده دولت هندی هن بن یعنی سیبراوی شری ده هن پشتوانی اسرائیل بکن بو وی شری اف مترسیه جی هش یا مای و او ایران او امریکای و بریس پیده دا انجام دای او من اساسات بینم که کاره که گشاره کاره که فشاریه که گشت قناغه که واسه بله پیدویه شوازه که میزا گفتگوی ام بشین چهار سریا بله بده سوریتا البته دی گلمن بردام بین و رومالی دا بس مراسم هم سرنجا ولایت اروپا بزنین تایبتی بریتانیا سرک وزیر بریتانیا دی بیجن پشتوانی امریکا دیکن لویل دانه استکهلم اوجی کی بگمان سوئد جولات کی گرینگ بزنین سرنچای ولی تماشاوانی جام افکار من اورا هرامی استکهلم گلمه دلوان ایماده دینجی لندن اما اللي دلوان دست بيبكين جبر كنت دي تالويست بريطانيا اشكرا بو سوارتي في برسي سبيدا وباش به انكو روجا وباش باش خوان ها ام نافارو جداينا بلي دلوان لبريطانيا شتا قلت نقلو سريك وزير في ولاتي دي بيجان بشتافانيا اف ليدان امريكا دي كان لبن جينا تومين ايراني هالويست اللي جبات او لكاريجي لديجي ايراني تون بو بشتافانيا هنديت كي كنا بايران بباخدي برنامج اتومي راو شوايه کاتی تو بینرانش باش هکر سرک وزیرانی بریتانیا نیوتوا پالپشتی لهرش سربازی که امریکا بوسر او بنکا اتمیانی ایران دکین بشوی کی دیکه یعنی دتوانیم بلین بشوی گوتویتی که بریتانیا نبیت بشک لو هرش دلت برنامه اتمی ایران زور مترسیداره بو آسایشی نو دولتی اما یک دوام باز لو دکا دلی ام هرشانه امریکا بو کم کردنوی ام مترسیانه بوا یعنی ناله پشگیری لیده کن بلام دلیت بو کم کردنوی ام مترسیانه بوا خالی سیم دلی ایران دبیت استا بگریتو سر میزی گفتگو چونکه اوی که لروجهلاتی ناوراس رو دادات زور مترسی داره اما لکاتک دایه که پیشتر امریکا داوای کرده بو که بنکه سربازی دیگو گارسیا که لجر د صلاتی بریتانیا دایه هکر داوای کرده بو که بکاری بهنید لیره کاتک که کوبونوی کابینه کراوتیان اگر ام بنکه سربازیه به شوی که راست و خو للاین امریکا و لوی فروککانی امریکا يعني هێرش بکەنە سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران ئەوە بەمانای ئەوە دێت کە ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداریمان لەم هێرشانە کردووە بۆیە ئێمە دەبێت لە ڕووی یاساییەوە
بەدواداچوون بکەین لەگەڵ وەزیرەکاندا دەنیشین ئەگەر هیچ کێشەی یاسایی نەبێت و لەگەڵ یاسا نێودەوڵەتیەکان بگونجێت ئێمە ڕازی دەبین بەڵام ئەگەر نەگونجێت ڕازی نابین و دەیڤد لامی لە دوهەمی لێدوانیدا دەڵێت جارێ ئێمە لەی کۆڵینەوە دەکەین ئایا لە ڕووی یاساییەوە تووشی کێشە دەبین یانە چونکە بەریتانیا کاتێک کە بەشدار بوو لە شەڕی 2003 لەگەڵ لا ڕووخاندنی ڕژەمی سەدام حوسێن تاوەکو ئێستاش لە هەندێک لایەن ینی چەندی سکاڵیان لەسەر حکوومەتی ئەو کاتی بەریتانیا تۆمار کردووە بەوەی کە نەدەبواە بەشداری لەو شەڕە بکات چونکە لەگەڵ یاسا نێودەوڵەتیەکان نەدەگونجە. دەمەوێت ئاماژە بە خاڵێکی دیکە بکەم هەکات ئەوەی کە گرنگە بۆ بەریتانیا ئێستا لە سەرەتای ئەم شەڕەوە تاوەکو ئێستا نەیویستووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشدار بێت و تاوەکو ئێستاش بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداری نەکردووە. ڕاستە دەڵێ کەلوپەلی سەربازیمان نردووە فڕۆکەمان نردووە بەڵام بۆ پاراستنی بنکە سەربازیەکانی خۆمان نردووە نەک بۆ ئەوەی کە ئێمە بەشدار بین لەم شەڕە. ئەمە یەک. دوو ئەوەی کە ئێستا لێرە زۆر باسی لێوە دەکرێت هەکار گرنگە باسی لێوە بکەین ینی ئەم دوو هەر هێرشی سەرەتای ئەوەی کە ئیسرائیل کردیە سەر ئێران و ئەوەی دوێنێ با بڵێن ئەوەی کە یاخود ئەم بەیانیە کە ئەمریکا کردیە سەر ئێران هەردووکیان دەتوانین بڵێن فێڵێکی سیاسی بووەک لێرە باسی لێوە دەکرێت چونکە لە هەردوو حاڵەتدا لە هێرشی یەکەم ئێران خۆی ئامادە دەکرد بۆ ئەوەی لە عومان لەگەڵ ینی وڵاتانی دیکە کۆ ببێتەوە سەبارەت بە بەرنامە ئەتۆمیەکەی ئەوەی ئەمڕۆژ کە ڕوویدا لە کاتێکدا بوو کە ترامپ پێشتر وتی ئێمە 2 هەفتەی دیکە ڕادەوەستێ. لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئاماژەی پێ بکەین هەکار یعنی ئەگەر ببینی زۆربەی میدیا ئەمریکیەکانیش خزمەتی ئەو سیاسەتە وەک لە نێوان دوو کەوانە فێڵبازیەی ئێران و ببوورە ئیسرائیل و ئەمریکا دەکەن بۆ چونکە زۆر جار دەوترێت کەسێکی نزیک لە ئیدارەی ترامپ بە فلان ڕۆژنامە یاخود بە فلان دەستگای ڕاگەیاند کە تا ئێستا بیری لێ دەکاتەوە یاخود دەڵێ ڕەنگە ئیدارەی ترامپ هەمووی لەگەڵ هێرشی سەر ئێران نەبێت یاخود ئەمریکا بەشداری نەکات بەڵام لە ناکاو ئەمریکا بەشداری کرد و بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەوەی کە ئێستا هەیە بەڵێ ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداری لە شەڕی ئیسرائیل و ئێران کرد بەوەی کە ترامپ خۆی وەک خۆشت ئاماژەت پێ کرد ئاشکرای کردوتی ئەمە ئەوەی کە ئێمە نیازمان بوو و بەبان زیاتر سەرنجێبخینی سەر ڕەوشان نەفخۆیە بریتانیا هەڵبەتە سەرۆکی وەزیرێن بریتانیاوەی کە تەگوتی دەبێژە ناکرێت نابێت تو جاران ڕێ بە ئیرانە بێتە دانچێکی ئەتۆمی بدەست بخواک و ئەبەژی ڕێک سیاسەتە ئەمریکایە لە دووربێکی ئیسرائیلێژی کەواتە ناڤاروکدا نزیکبوونەکەیە ئەگەر باوەیەکی ئەشکراژی پشتەوانی نەکرد بێ ئەمە چینە پایتەختە سوێد ستۆکۆلم هەفکارە من ئاوارە هەورامی لێرە گەلمەیە ئاوارە بێگومان لە سوێدی گەل و گشتی لە ئوسکوندنافیا وڵاتین ئاشتیە چ تێگوتن سەبارەتی ڕەوشەهەنووکە یا ڕۆژهەڵاتە ناوین تایبەتی شەڕ و هێرشێن ئەین ئەمریکا بۆ سەر ئیرانێ هەکار لێرە چەند خاڵێک زۆر گرنگە کە باسی لێوە دەکەن میدیاکانی سوید و وڵاتانی دیکەی ئسکاندیناڤیا و بە شێوەیەکی گشتی دەتوان بڵێم سەر تاسەری ئوروپا بە شێوەیەکی بێلایەنانە میدیاکانی باس لە شەڕەکە دەکەن هەوڵ دەدەن کە بێلایەن بن تەنها خاڵێک کە زۆر گرنگە ئاماژەی پێدەکەن ئەوەیە کە ئێران دەبێت کۆتایی بە چەکی ئەتۆمی بێنێت یا پیتاندنی یۆرانیۆم بێنێت لە سوید میدیاکان تەواوی لە کاتژمێر 150 خولەکەوە کە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران دەستی پێکردووە ئەوانیش ڕووماڵیان هەیە و بە بەردەوامی باسی هێرشەکەکەن خولەک بە خولەک بەڵام ئەگەر بتەوێ بە هەڵوێستی سیاسی ئەم وڵاتە بزانیت بێگومان ئەوان دەری نابڕن لە ڕێگەی میدیاکانەوە دەکرێ بە شێوەیەک شرۆڤە بۆ ئەو بابەتە بکەی یاخود بزانی لەباری سیاسیەوە کاتێکە میدیایەک لە وڵاتێک باسی شەڕی دوو وڵات دەکا بێگومان هەمیشە ناوی وڵاتێک کە ئەوان پشتگیری ناکەن لە یەکەمەوە دێت لە سوید میدیاکانی سوید ناڵێن شەڕی ئیسرائیل و ئێران ئەڵێن شەڕی ئێران و ئیسرائیل بەڵام دوو خاڵ زۆر گرنگن بۆ ئەوان یەکەمیان بابەتی مرۆڤیە تا کاتێک کە
ئیسرائیل هێرش نەکاتە سەر لە ئامانجەکانی خەڵکی سڤیل نەپێکێ ئەوان پێیان وایە کە ئامانجەکانی ئیسرائیل لە هەدەفی خۆی دەدا بە شێوەیەکی دیاریکرا و خەڵکی سڤیلی نەکردووەتە ئامانج بەڵام بە پێچەوانەوە ئەوانەی ئێران خەڵکی سڤیلی کردووەتە ئامانج ئەمە خاڵێکە کە زۆر جەختی لەسەرەکەنەوە خاڵێکی دیکەش بارە ئابوووریەکەیە کە هەموو لایەکی نیگەران کردووە بە تایبەتی لێرە لە میدیاکانی سوید باس لەوە دەکەن ئەگەر بێت و دوایی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران گەروی هۆرموز دابخات ئەوە کە لە 120 ئابووری جیهانی نەوتی جیهانی دابین دەکات ئەمە کێشەیەکی ئابووری زۆر گرنگ بۆ هەموو وڵاتانی ئوروپایی و جیهانی دروست دەکات خاڵێکی دیکەش کە باسی لێوە دەکەن بابەتی کۆچە کە ئەوان پێیان وایە کە ئەم شەڕە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی خەڵک کۆچ بکە کە یەکێتی ئوروپا بە شێوەیەکی گشتی ڕازی نییە بە کۆچی هاوڵاتیانی هیچ وڵاتێک بۆ ئەم وڵاتە بەڵام ئەمە شرۆڤەکارانی سیاسی لە میدیاکانی سوید بەم شێوە باسی دەکەن ئەگەر بێت و ئێران بە پێچەوانەوە هێرش بکاتە سەر بنکە و بارەگاکان یاخود باڵۆزخانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست وە بە شێوەی دیاریکراو کە باس لە عێراق دەکەن ئەگەر هێرش بکاتە سەر ئەو بنکانە ئەوە لق و پۆپەکانی ئێران لە عێراق وەڵام بدەنەوە شەڕەکە گەورەتر دەبێ بێگومان بە پێی ئەو لێدوانەی ئەو پرێس کۆنفرانسەی کە ترامپی بوو ئەوە هێرشەکە دیسان پێچەوانە دەبێتەوە وەتونتر دەبێ ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە هێرشەکە بەربڵاوتر ببێ شرۆڤەکارانی سوید ئاماژە بەوە دەکەن ئەگەر بێت و ئێران ئەم هەڵە مێژوویە بکات ئەوە کۆتایی بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بە تەواوەتی دێنێت ولی سپاس ئەوەرە سپاس بتەژی هەڵبەتە شرۆڤەکارێکی سیاسی مە هەیە هەڵ ستودیە میێوانێ منە ئەو ئەزموناوی هەیە لەوێ دەڤێرێ باش شایداری ڕەوشەیە کای کوشنگ یعنی کەساتکە ترامپ تو چات بینی لە 2016 دەماهات کە دەسەڵاتێ لە 2018 یەکسەر ڕێکەفنا ئەتۆمیەت گەل ئیرانێ vekêşa دەدیتێکیش بەرپرسێنێن بڵند کوشت vêcarê jihad êdî yekser hêriş encam da kesatka wî ji aliyê îdarekirinê ve siyaseta wî têgehişna wî tweetên wî daxuyanî gelek caran yek diş hev sebaratî rewşet û çad wî بله راستي اف سياره جلك او جرينجا افا يعني انعكاست كتسر كساتيا سروكاتي انعكاست كتسر سياسه الريفابرني جلك جارا راستي جلك جارا ما اقول اخبارات بتكو جداهية قد هزر كرنيد ما بين كونغرسي وما بين اويدي وما بين السروكي مجلس امن القومي دا پیدا دوید بله بريارة نهائي مثلا سروك دي بريارة خودت كسات يا ترامب يبديف ديتنا من وديف ازمونة تويت سروشتي وسروكي ترامب سروكي كي سربازي وجنگي وسياسي نينة نشد مسائل بلكو كابرايك يعني سروكي كزيزر استراتيجية عبوري ويها دی اداره کردن خدا لذت استراتژی آبوری بکارتینید یعنی چاوی که آبوری دیتنا جهان چاوی که آبوری سعادتی او ترامپ دیف حزیت خو نه اداره قیرانات کرد چجوره حس چاره سر کردن قیرانات کرد بس دائما حس کرد قیران و اداره بکرد قیران چه کرد گل قیران جی اداره و قیران بکرد بوماوت دوم دریش اساسا کسات اول بینید کو او دشه انجامت هبونا قیرانا دا دستکفتین آبوری دهات که زیاده ترو وکی او خود بجید امریکا بزفرین تبا وکی امریکا کا بهز وکی بره او وصا حضرت کرد من اتشم بیده که سر پیام نیرت بله هر دو برادرت پیام نیرت برریز تشتك قوانده من يعني بيامك قوانده من بس وكي صحت كمي تمام دولتين هميل سر ايك نقطة ايك خارط مشتركا هابشا متفقا تصريحات ونفيسينة وإدانة بين إيران نابد ببيته خدانا شكي رسالات روشالا وصا يعني روشالات جواز بوجه هذا بيجن نابد حتى روشالات جيت ترسن رنجا نبيجن جيت روشالات روس جوات بيت روس مشتركة روسيا مشتركة بنا كرنا بنجين أتومي بلام نفسي واخد أوجي بيخوشنا يعني درون خدا بيخوشنا كوب بيتا خدانه چککی نووی صبحی مترسیه که گرینگ سر اف خالا مشترکات ما بین آوکی جنابتش آماجه بکر دولت بلان روش آوکو ایران نابی خدا نینده بید اف خالا که لازم ایران بینی تا سر قناعته که
لازم حکومت دسالات ایرانی بیت سروی کو اف جل کومکیار برانبر ایرانی نسبت چکی اتمی کاکو شنکی لدوره تاجبون لینینا لدوره زورترین و برهنان سرخوا پرچک کرنه تتکره بله و لدوره جیک فاکتر هزید خواه و هر ولاته که دوره چکی اتمی ها به هفت سنگیزید برجواندیویت تا گوارتن و لدوره جی بردام لهفدانا برجواندیان هیا کواتا بدیناتا ایران و دستاج وی خواسته کاخویا میجوی برده بله بو چیه برده ایران افرویا ایرانی وکی بری 10 سال ایرانی نه ایران بری 10 سال آن بری 20 سالانی نه افرویا ایرانی بینی پشتی هرفاندنا رژیما اسد لوازبونا حزب الله لیدانا غزه حماس اف مؤسسات وحتى جناف تشونا خيرة قيادة إيراني إيران نابت وكي سردمي بري 20 سال حزر بكت دستو بيت إيراني برو بالت إيراني يتهاتيا كرم شبكة جشتي بو مانوي دستالات بو مانوي سر حكمي بو اوي بشت إدارة كان خويا پسند الديف سيستم جهاني نو بكت إيران بيدفيا دست برداري في أفسجابي تبيني في رفورم بكت بوچ تبين چونكي چه دولتين دورو برجو چه دولتين جهانجي قناعتنين كو إيران أبي چكي بو بابتين مروفاتي إنسانية درماني پیشکفتنا تكنولوجيا بكارين چونكي نو أتوم بو چيه اگه دو مترسية دور برد خل سرخونه هيلي بله قناعت كم ده فتره که پشتی وی ململانه یا کواتا دوی چارچوبی دا آرمانجا سرکه یا اسرائیل و کدگور لیدان نهیلان برنامه اتمی ایرانیه ترام دی بیجه به لیدان ایرو ما برنامه اتمی ایرانش نبر کواتا گلو دوی چارچوبی دا تدبینی است تصعید تندی درواسی دی شر درواسی اسبار نکم برنامه یان برنامه موشکی جهیه یه هی هر دو برنامه ته یه موشکی یا ارتمی بس اف پروسه اف عملیه اف روسپیدی ترامپی انجام دای اس قناعت ناکم کو اف برنامه کو هر سه خالن گرینگن نتنز و قم الصهانه برنامه اتمی ایرانی هادی تراس يعني جناب هادي تجناب برن اگر برنامه ها تجناب برن قشر بوتشيه مفروضه اوتوماتيكيا شراب وسيط مفروضه اوتوماتيكيا الان كان بيركاكا برنامه اتومي وكلام كورن خارج دول سر آینده یکی دی باور سرك وزير اسرائيل جدي بيجا ما برنامه اتومي ايراني راوستان بايدي كاري امريكا راوستان آن جناور جدا یک جناور و دو دست واجده یا گرینگ او مثلا کار آمریکا ترامپ اتار خوی ابرس بده گفت آشتیان تراژدیا يعني افدو دست واجهه آشتیان تراژدیا كواتا خالنا فراستينا جالك وجرينجا تو به هزراخو مثلا ایران آن دولتين به دوره هزراخو في رستيت كان آشتی یان تراژدیا آشتی دروج حالات را بدیت نامم درجایا میجویه هندی میجویا آشتی خواندی دروج حالات آنابین داد دروج حالاتش آشتی گله قرسترش انجام دان آشتی يعني قرسترش تراژدیا دائما تراژدیا آسان تر بونه دائما انجام دان تراژدیا دروج حالات دا گله کب صنایع بوده گله کب آسان بوده چونکی روشالات آشتی خوبه ندیدی. لیاود بیشتر امی پیزی آشتی دست برکه. تراژدی امی آشتی دست برکه. او بودشونه کواه. مثلا من تبینی که آدیجی وطارت هر دو نتانیاهو ترامپی دابینا دعات کردنش خدا تو اسرائیل بپارزی خدا تو امریکا بپارزی خدا تو فلان. ترامپ گفته خدا تو روشالات بپارزی تو روشالات بپارزی. یعنی یدهشت وی قناقی اوجی داخازا خل خدا بکن یعنی. هنده جار پیام چیه؟ پیام دیگه کاوشی بیایی بودن دراش. بله اوجی پیام اختی مرو بگشت اویر که هوا را خوب خدا اینا یعنی خریکه چریک چاره و چریک دستالات و ریک زانستی نمینن. تجامل بدی اوید کرد. یعنی اول بومن تشتکی تبینیه که گرینگ بوک او آماجه فندیت کرد. تشتل بردسته تبینیت و نویسیه و گرینگه. اوادی چیه؟ اف تبینیت از نویسم اوجی بیت اوادی یا گرینگ و مثلا من بباش كون بحث هند بكاين صبا ودزبا وحفتيابات مثلا ترامب يقول دو حفتي بو آشتي نصا دو حفتي بو آشتي كرنا دوروش او دو حفتي كرنا دوروش نهلا دو حفتي تماما كرنا دازداروش هند بچكت بالضبط اري خدي ها الصباحي هدي كومبينت انجمنت آسایش يمون صباحي جي هاي 24 هاي في لوتكي ناتو ديل بروكسل هيت انجام دان 24 هاي في
ترامپ شخصيا دي باش دار بيت مترسين اردوغانش دهي نويري اردوغانش دهيت پیام خو چند کولا پشت خو انت ویری مترسیت خو ایدید گینی ویری گنگشا و گفتگویا که گرینگ تصور من ناتوی دا تویری دا ده گنگشا و گفتگویا که گرینگ سر آینده و شری آن چپ کن باشه ویری هوا چپ کن باشه ایران جی دهیت و مسائل دا حتی پیونده که ترامپ و اردوغان جی بویه حتی لگور نوچگانه ما سعید توزمان لانقره ترامپ داخل اردوغان کریه سرکومار ایران بهت انقره اوجی که برپسه که بلند حتی جگیری خواه بشینید دیگر ایران گوتو بیجان بکن ری بکن بگن چهار سریه که اف پیش حتی تو چهار درسته دم که درجه اردوغان آن ترکیه وکی ناوبجیوانه وکی میان روک ما بین هر دو دا یهات تخویل کردن یهات اوج دست پیش خریت بو راگرت ناوی شری طبعا ما ترسی دل سرواج کاکوشن یعنی دی چارچوب کارودان ولاتن هریمی ین عربی و همیان ترکیه پتر همه ولاتن کارودان جدی هیه هستیاره برانبر وانگش دانه بوچه رنگ از بیشم رنگ یان حق نبید چونکی اگر تو صحکه جغرافیا سیاسیا روشالات ناوین و ویره روشالات بشوی که گشتی بشتی ام گلک جاره آماجه بهار عربی نماند حکم عربی و نمان ام آماجه من دید که بلام اگر تو صحکه وی جغرافیا سیاسی یا اداری ایران و ترکیه دو زلهسترین ولاتند به منطقه ده دو امبراطورية جلك جرينجن تاريخك كيرو ديرو قوة هاد في منطقة ده كوشياين هميشة منطقة ديف مصالحة خويت اقتصادي مصالحة خويت هزري مصالحة خويت آيني ناوچي بين دابشكرين يا دابشكري نوكا جلك وجاره اردوغاني آماجه بود ام سايكس بيكويكا دي قبول ناكي بو افسرن جيتيغان اوا ازمونك سايكس بيو بري نوكا هاي کو چه بو هات دام از راندن چه بو هات پیک بو چه بردام ترکیه تدابش کاریه هی بو او ترسا آواز الهزید بگید ویرید منطقه او کو اگر سایکس پیوکانی صدای 21 بیت جیبه جیکرین مستحیل وکی سایکس پیوکا صدای 20 بید لو ترسن اف سایکس پیوکانی نفسی نسخه سایکس پیوکا که نابید دي سايكس كويك بي بي رنگك وصل هيت دارشتن ودامزن كو اف دولت هنا سبارتي به پرسه تو زاني جيك هرچند تركيا و ايران اميراتگرن عثماني صفويه بردام دجي هفدو بونه بردام شادگل هفدو كرنه بردام هفركيان يا هجبونيل دبره هبويه گلو مايكل ايران لاواز بيت بو كيفا تركيا ناي بو تركيا دجي ويكه و تركيا و اسرائيل بردام پیوندين استراتيجيكن سربازي استخباراتي ابوري دگلك ورانجي دابون بو پیش تفانیه اینا اف خلافت اف بردام هف دجیا ما بین هر دو امپراتوریت آماج بکن راست هف دجن بالام گلک خالد مشترک جی سر دابش کردنا چی کردنا دولتان دابش کردنا نقشه سیاسی خالد مشترک هبونه گلک اتفاقات ما بین یه دو قولیت هی گلک رکفت النامات ما بین هر دو کدا دو قولیت تاریخی و اف جانب دیجی مثلا علاقات ترکا و اسرائیل راست علاقات ترکا و اسرائیل علاقات که چارچوبه سیاسی عبوری مسائل وزا طاقه دا يبون بلام نفس ياخذ تركيا دولتك دائما ود بيجيد ام دولتك يعني يا اسلامينا يا مدفيد كيشا فلسطيني بگفتگو بيتا چاره سر كرن او جدانن قضيه فلسطيني ايكش قضايا كيشيد عن قضايا بنكي اساسي لدف تركيا كو دائما دعمه وقصد كان اف خلافه جدير يعني وقت دو دوله بيونديت باشه بن معنى اونيكو بيونديت خراب زين عن خلاف نين دبش رويه چاپا منيه بيجن خرابه اللي پیش پرید تشتكي دي جرانا فهمت تكلم بو بيونديت تركيا اسرائيل بله هوشنك باواني چاف ديري سياسي گلك سپاس گلك سپاس باوي